لە کاتێکدا ساڵ ڕۆژی ڕاگەاندنی جارنامەی مافەکانی مرۆڤ دەکرێتەوە، هەرێمی کوردستان بە دۆخێکی خراپی ئازادی ڕادەربڕین و کۆدکردنی مافەکانی مرۆڤدا تێپەڕ دەبێت. سەرۆکی پێشووی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان دەڵێت حیزبەکان دەستیان بەسەر دادگاکاندا گرتووە و دەسەڵاتی دادوەری لەم پەڕی بێدەسەڵاتیدایە. لە هەرێمی کوردستان حیزب و حیزبی باڵادەست هێزی چەکداری هەیە، پارەی گەندەڵی و دزراوی هەیە، خۆی دادوەردادەنێ و تەدەخولی لە هەموو بوارەکانی حکومڕانیە هەیە. دەسەڵاتی دادوەری لای ئێمە دەسەڵاتێکی تەواو دەستەمۆیە بەدەست حیزبەوە وەکو چەکوشێگەی کێشن بەسەری ئازادی خوازانە شتێک بە ناوی دادگا و دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان بوونی فعلی نییە، بوونی سربەخۆی نییە. سەرکوتکردنی دەنگی ئازادی خوازان و ئەوانەی داوای مافی خۆیان و هاونیشتیمانیانیان کردووە ئێستا لە زیندانەکاندا ڕۆژ دەکەنەوە. دەنگی ئازاد لە کوردستان بە تەواوی کپ کراوە. جارنامەی مافەکانی مرۆڤیش جگە لە فلێکسێکی هەڵواسراوی سەر فەرمانگەکان هیچ خاڵێکی لێ جێبەجێ ناکرێت. ئەگەر بێت و تەقیم وڵسەنگانێکی خێرا بۆ ئەم ساڵی ڕابردووی ساڵی 2021 نەتوانین بڵین لە هەرێمی کوردستان کۆمەڵک پێشادکاری گەورە و زەق سەبارەت بە مافەکانی مرۆڤ و بەرامبەر بە ئینسان لەم هەرێمە کراوە لە دیارترینیان پرسی سزادان و ڕاگررتنی کۆمەڵێک چالاگوان و ڕۆژنامەنووس لە بادینان و ڕوبەڕووبوونەوەی زۆرتون لەلایەن هێزە ئەمنیەکان لە پارێزگای سلێمانی بۆ خۆپشاندان و بۆ مامۆسایان و خوێندکارانی زانکۆک. بە بڕوای شارەزانی مافەکانی مرۆڤ هەرێمی کوردستان ژینگەیەکی ئارامی نییە بۆ ئازادی ڕادەربڕین. باز لە بوونی مافی مرۆڤ دەکرێت، بەڵام نادرێت بە هیچ کەسێک و ئەوەی دەست بۆ دۆسیەی بەرپرسان بەرێت و گەندەڵیەکان ئاشکرا بکات یاخود بە ئازادی داوای مافی خۆی بکات. دادگا و یاسا و هەموو دامەزراوەکانی دەکەن بە گشتدا و سزای دەدەن. دەوترێت تا دامەزراوەکان بە نیشتیمانی نەکرێن و سربەخۆیی بۆ دادگا و دادوەرەکان نەگەڕێتەوە، دۆخی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان ساڵ لە دوای ساڵ خراپتر دەبێت. ڕامێر عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.